ڕۆژ بە لە جەژن عەرەفەمانە ئیمانداران ڕجاءەن لە فکرتان نەچێ کە ئاگا سێشەممە ڕۆژی عەرەفە کە بە ڕۆژووبی خوای گەورە 2 ساڵ کەچی لێسڕێتەوە گوناح و تاوانە لێسڕێتەوە پێغەمبەری خوا شانازی بە تۆکە کە لە ڕۆژی عەرەفە خوای پەروەردگار جەلە جەلالە و لایقە بەخۆی شانازی بە کێوی عەرەفەکە ئەڵێ مەلایکەکان هەمووتان تەماشای سەر زەویکەن عەرەفە ئەو عەبدەکانە و ئەمجا ئەڵێ تەماشای بەنی ئادەم و نەوەکەم کەن لەسەر زەویدا ها لە کوڕەی زەویدا هەموویان بە ڕۆژون بۆ من شانازی بۆ موسڵمانانەکە ئەتەوێ خوا شانازیت پێوە بکە دەی بە ڕۆژوو ئەگە ئەتوانی ئەگە سیحەتت چاکە باشە لە دەستی مەدە ئەو ڕۆژە فرسەتە لەم فرسەتە زیاتر بەڕاستی دەستت ناکەوێت کێڵێ گەیتە ساڵێکی تر باشترین و چاکترین دوعا لە ڕۆژی عەرەفە پێغەمبەران هەموویان کردویانە لە فکرمان نەچێت لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير لەم ڕۆژانەشا تخوا زۆر ذکر بکەن لە یەکەمی ڕۆژی عەرەفەوە تەکبیرات دروستە ئەمە عامە هەتا جەژن تەواو دەبێت ئەی خاص کامەیە خاص ڕۆژانی جەژنە لە دوای نوێژەکانە لە شوێنە گشتیەکان گەنجە جوانەکان ئەوانەی پیاوە ئەزیزەکان ئافرەتە بەڕێزەکان ئەوانەی کە فەیسبووکێ توخوا لەگەڵ ماڵ و مناڵەکەتدا لای بێ بکەرەوە تەکبیرات بکە با ئەوانەی کە دڵیان ناوی خوا بێنە شاعری خوا بڵێ لەبەیک اللهم لەبەیک الله ئەکبەر الله ئەکبەر بۆ ئەوانەی دژی دینەکەی تۆ بەشتم دڵیان بتەقێ چونکە ئەوان زۆر دڵیان تەنگە بێ بەمانە ئیماندارانی ئازیز هەوڵدەن ئەو زیکرە زنی بکەنەوە لە بازاڕە لە مزگەوتە لە هەموو شوێنەکە چوار کە سێرتیا تەکبیر کە بڕۆ تەکبیرات کە عیبی چی لێ دێ کابرا زوڕنایەک دێنێ و تەبڵێک دێنێ 3 ڕۆژ شەوەی کوتێ کەس عیبە نییە لای کەس ژنێ دێرێ بۆ کڕەکەی قاعەیەکە گرێح 2 سەعات 3 سەعات هەڵپەڕکێ و هەموو شتێکرێت یایە زۆرینێکی ناشەرعی عیب و عار نییە بە چوار الله ئەکبەر بۆتە عیب و عار لە ناو خەڵکە سوبحان الله سنەتە لە ناو بازار لە شوێنەکان ئەگە خەڵک لەگەڵمانە بێ لە ناو بازاڕێکی نەک 4 نەفەر و 6 نەفەر عیبە شارێکی وەک کفری سبەینی وتت ئەوە ڕۆژی عەرەفەیان بە ڕۆژێ بە لە عەرەفە چینە ئەو ناو بازاڕە تەکبیرات دەکەین وەڵای حەقە پڕە مزگەوتە خەڵک بێبێژە با بچین مامۆستا لە خزمەتای ئەمە سنەتێکە بازنی بکەینەوە نەک گشتی خۆی شارێتەوە تەکبیرات دەکەی لە ڕووی نایە لە دڵشەوە بڵێ یان دەمی گردووە ئاوا ئەڵەی پارەی لێسێنن ئەوە نەکەین باشە ئەو عادەتانە خراپە تەرکی کەین ئیماندارانی خۆشەویست وای گەورە ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە